یاریگای برایەتی لە شاری هەولێر بۆ گۆڕەپانی یاریەکێک لایکەرەوە لە نێوان برایەتی و گازی باکوور لە یارەکانی پاڵاوتنی خولیانە پلێکەکانی عێراق. برایەتی تەنها بە سەرکەوتن دەیتوانی بلیتێکی قۆناغی داهاتوو ببڕێت و گازی باکووریش با بەرامبەربوونیش سەردەکەوت لەم قۆناغا. هەر بۆیە بە درێژای گێمی یەکەمی یاریەکە برایەتی باشتر دەبینرا و بەردەوام هەڕەشان لە گۆڵی یانە کەرکوچەکە دەکرد. لە بەرامبەریشدایانە گازی باکوور تەنها بەرگری دەکرد لەم گێمە. لە گێمی دووەم هێرشەکانی برایەتی بۆ سەر گۆڵی یانەی گازی باکوور بەردەوامی هەبوو، زۆرنەی هێرشەکانیش لە باڵەکان ڕێک دەخران تاوەکو لە خولەکی 66 ئامر فازڵ بەسەر برایەتی کردە خاوەن گۆڵی یەکەم. دوای ئەم گۆڵا گازی باکوور جیاوازتر بینرا و چەند جارێک خۆیان لە گۆڵی برایەتی نزیک کردەوە و بەڵام سەرجەم هێرشەکانیان بێئاکام بوون. لە دواخولەکانی یاریەکە گازی باکوور خەریک بوو ئەنجامەکە هاوسەنگ بکاتەوە و خەونەکەی برایەتی لە گۆڕ بنێت، بەڵام دوجار ئاڕاستەی تۆپ بۆ دەرەوە بوو. یاریەکەش بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی برایەتی کۆتایی پێهات. یارێکی زۆر باشن ئەنجامدا چکەمە بەس بە سەرکەوتن سەرکەوتین وەڵ ئینشاءالله لە قۆناغی داهاتوو ئەرکمان زیاتر قورسە بێ ئەرکمان زیاتر قورسە بێ تیپەکان بەهێزترن دەبی خۆمان ڕێک بخینەوە بەڕاستی خۆمان ڕێک بخینەوە بۆی تیپەکی باش و ڕێک بێخین بۆی ئەگە بچینە بەغدا یان لە هەولێر بێ. تۆپیان فەوز و خەسارەیشی تیا و تعادلشی تایە هەنێ هۆکارە بۆ ئاخیر دەقە و گۆڵەمان بکردا یاریەکە یەکسانە بوو ئێمە سەرکەوتین پیرۆزباییان لێکم بەڵام تۆپیان ئاوا نابێ یعنی مەسەلەن هەزمەی تیپی منە تۆپەکەکەیتە ناو ساحەوە ئێمە کە لەیە 4 گۆڵمان کراوە 4 گۆڵەکەمان لیان نەکرد. برایەتی بەم سەرکەوتنە سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو خولیانە پلەیەکەکانی عێراق کە بڕیارە ڕکابەرەکانیشی لە ڕۆژی 8 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.